یاریزانی ئەمریکایی بەنێوبانگی گۆڵف واڵتەر چارلز هەگن دەڵێت تۆ لێرەی تەنها بۆ سەردانێکی کورت پەلەمەکە و نیگەران مەبە و تەنیا دڵنیا بە لەوەی بە دووری ڕێگاکە بە کامی دڵی خۆت بۆنی گوڵەکان بکە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایەڵی داهێنانتان لێبێت. گوڵ بژێرێکمان لە جوانی و چالاکیەکانی جیهان بۆ ئامادەکردوون. نووسەر و هەڵبەزوانی ئەمریکی بەڕەگەز لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت متمانەت بە خەونەکانت بێت لەبەر ئەوەی لەناو خۆیاندا دەرگای نەمریان شاردۆتەوە. کۆمەڵێک ئەکتەری بەنێوبانگ و خاوەن ئەزمموی کورت لە پرۆژەیەکی سینەمایی ناوازەدا لە فیلمێکی سینەماییدا بە ناوی زیرۆنایندا بەشداری دەکەن. دەرهێنەری ئەم شاکارە سینەماییە بەختیار فەتاح و بەرهەمهێنەریشی زانیار فەتاح و سامان جەلالە. کاستی فلیمەکە بە خۆیان و فلیمەکەیانەوە بە هیوایەکی گەورەوە سەردانی هەڵەبجە دەکەن و دیداری هاوڵاتیانی هەڵەبجە شاد دەبنەوە. بەڵام پەیامێکی شارستانیان پێیە. فەرحان هەورامانی بۆ زایەڵە لەو دیدارە بوو. نەکبەتەش دیارە وەک لە شەکانی کە گوچیلەکانی دەرێنراون. It's obvious that this is done by a professional. چونکە ئەوەی بێ بترسێن. دکتۆر لە دوێنێەوە تەلەبەیەکە ون بۆ نەگەڕا قەڵەبی من بەسفەتی تۆمە مەسایانی و دەبزانم مانەدانە. هەڵەبجە ئێمە یەکەم جار خۆمان زۆر بەستافەکە هەمان خەڵکی هەڵەبجە هۆرامانین. دوو هەڵەبجە شارێکە بێ لە ڕووی کولتوریەوە بەهێز بکرێت بەقوت بکرێت لەبەرەوەی سمبولی تراجیدیایشی نەتەوەیە غەدەشی گەورەی لێکراوە. هەموو ساڵێک ئێمە فلیمەکەمان تازەکە یەکەم شوێن گەیەنین بۆ ئێرە دوای سینەمایی لەبەرەوەی مافی ئەوەیە کە ئەم شارە گرنجێکی سەقافی ڕۆشنبیری گەورەی پێبیرێ و هەڵەبجەیەکە لەو شارانەی کە کۆن لە کۆنەوە سینەمای تەیە لەبەرەوە بێلەوەی خەڵکی ژێ بێ فلیمەکە بێن لەبەرەوە هەموو سەبانەوە کارەکە کە ئێمە یەکەم شوێنگوێ لە مەسەلەوە شوێنانە بابڵێنبی لەو شوێنانە بکەینەوە کە زۆنی تراجیدیان خەڵک بەدڵێتی بەپێ ئەم وەزع خراپ و وەزعی اقتصادی خراپ و کۆرۆنا و ڕێنمایی تەندروستی و ئەو بڕیارەی کە ئیران ناکرێت و ئەبێ بکرێت و فلیم نابێ هەڕسکرێتوانە باشە تا ئێستا. من لە فیلمی سەفەر نوێ ڕۆڵی ئەفسەرێکی لێکۆڵەرەوە ئەبینم لە ئەنجامی ئەو ڕۆڵی کە من ئەو کارکتەری کە من ڕۆڵی تیابینم باز لەوەیەکەین کەەوە ئەمڕۆ کۆمەلگاکەی ئێمە و چواردەورمان بە تایبەتی وڵاتانی دەوروبەرمان ئەناڵێنم بەدەست دیاردەیەکی زۆر ترسناکەوانە ئەیش بازرگانی کردنە بە جەستەی مرۆڤەوانێ لە ڕێی چەندین باندەوە کە مرۆڤایەتیەکە نە قوربانی کۆمەڵی بەرژەوەندی مادی خۆیان بۆیە ئێمە بە پێویستی ێزانی وەکو هونەرمەند و ئەچی سەرشانی ئێمە ئەوەیە کە کۆمەلگا هوشارکەینەوە لەوەی کەوا ئەم شتە کۆنتڕۆڵ بکرێت و تەشەنە نەسەنێ لەبەرەوە وەزیفەی هونەرمەندەوەیە کەوا پێش ڕووداوەکان بکەوێ چەنەها شت هەبوو کە پێشتر یەکی باسی لێوەکرایان و ئەمانە نامۆیە بە کۆمەلگای ئێمە بەڵام کاتێکمانزانی خۆی خزانە ناو کۆمەلگاکەمانەوانێ بۆیە ئێمە باز دەوەکەین کە ئەم شتە بڵێ نامۆ نییە لە دەوروبەرمانەیە بۆیە باز دەوەیەکەین کەوا ئێمە بتوانین کۆنتڕۆڵی بکەین. یەک جاریش نەچووی؟ بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە. لەوانەیە و کارە ئەکەن زۆر شار. خۆشی زۆر بە گەرم و گوڕی دەستخۆشیان لێ کردوین. خۆشویستیکی زۆریان دەربڕێ بۆ کاستەکە بۆ هیلاک بوونیان بۆ دەرهێنەرەکە کە زۆر هیلاک بۆ بەم فیلمەوە دروستکردنەکەیەوە
وەکو زانین هەر کەسێک بینی بێتی ئەزانێت کوالیتی ئەم فیلمە لەکوێدایە لە چ مستەوایەکدایە تەنانەت ئەگەر بەراوردێ بکەین ئەگەر سری وڵاتەکانی چواردەوری خۆمان بکەین لە تایپی ئەم فیلمە لە هیچ وڵاتێکی تریشە بەم کوالیتی و بەم شێوازە دروست نەکراوە لەبەرەوە زۆر دڵخۆشم بەکاردانەوەی خەڵکو و بابوونی ئەم فیلمە. ئەندازیار و کڵێشە ساز و هونەرمەندی شێوەکارە خاوەنی چەندین پرۆژەی ئەندازیاری و دیزاینی هاوچەرخە وەک خانمێکی کوردی نیشتەجەی ئەمریکا چەندین خەڵاتی وەرگرتووە و خاوەنی دوو بڕوانامەیە بڕوانامەی ماستەر لە زانکۆی ماریۆت لە پەنسیلڤانیا لە بواری ئەندازیاری ناو بیناکان و هاوکات بڕوانامەی باشتریشی هەیە لە بواری هونەر و دیزاین و گرافیک دیزایندا لە زانکۆی سەلاحەدین و مامۆسای کۆلێژیشە لە ویلایەتی نیوجرسی و هاوکات دڵی پڕە لە گەشتبینی و خەونی گەورە پۆشیا میوانی زایاڵەیە. پۆشیاخان بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا ئەم کاتت باش. زۆر سپاس کاکاسۆ زۆر سپاس مام دەرفەتە. هەر بژین زۆر سپاس دەکەین. پۆشیاخان هەڵبەت زۆر گرنگە بەلامانەوە بۆ دەنگی ئەمریکا کە خانمێکی لێهاتوو داهێنەری وەکو تۆ بەسەر بکەینەوە هەم لە بواری ئەندازیاری وەکو دیزاینەر و ئەندازیار هەم لە بواری هونەریشدا. سەرەتا زۆر مان پێخۆشە کە بە بەرنامە بە پرۆگرامەکانی بواری داهێنانی دیزاین و کاروباری ئەندازیاری دەست پێ بکەین. ئەم هەنگاوەی تۆ چۆن دەستی پێکرد و هاوکات تا ئێستاکە بەرەو کۆ گەیشتی؟ زۆر سپاس کاکاسۆ وا دیارە من هەمیشە خەونم بووە لە مەجای ئەندازیاری کار بکەم کە منداڵ بووم بەڵام ئەو خەونم قەت نەیتوانێ بێتە دی لە کوردستان لەبەرەوەی من لە کوردستان کۆلێژی هونەرم خوێندووە بەشی دیزاین وەکو هەمووتان دەزانن لە کوردستان زۆر سەختە بتوانی مەیجرت بگۆڕی با بڵێن ئەو دەرسی کە لی دەخوێنی لە کۆلێژی لەگەڵتە بۆ هەمیشە بەڵام کە من 2016 هاتمە ئێرە لە ئەمریکا لە بەشی مەعماری وەرگیرە کە توانیم ئەمە بخوێنم بۆ من جاپێکی زۆر گەورە بوو من هیچ باگراوندێکی ئەندازیاریم نەبوو بەڕاستی دەتوانم بڵم لە سفرەوە لە ئەمریکا دەستم پێ کردووە لە کاتێک خوێندنی ماستەرەکەم کرد بەڵام دوای ماستەرم تەواو کرد دوای 4 مانگ توانیم لە کۆمپانیای کار بکەم و ئیتر بۆ من هەم فێربوون بوو هەم کارکردن بوو ئیتر ئەم دەرفەتە بینی وەکو هەمومان دەڵێن ئەمریکا لاندی ئۆپۆرتونیتیە باتە خاکی دۆزینەوەی دەرفەتە بۆ کەسانی کە دەیانەوێت ببن بە شتێک بۆ من خەونی بوون بە ئەندازیاری تەواو خەونێک بوو کە توانیم لە ئەمریکا بەدەستی بێنم پێم وایە لە کوردستان بوومایە زۆر سەخت بووە هەر نەدەکرا توانم مەیجرم بگۆڕم با بڵێن ئەو چون من دیزاین و هونەرم خوێن لە کوردستان بەڵام دەر بە تەواوی شتێکی نوێ بخوێن. بەڵێ هەرچەند کارێکی سەختە و کارێکی دەرفەتێکی زۆری تایە بۆ داهێنان هاوکات بەڵام کارێکی ئاسانیش نییە پێویستی بە خەیاڵ و هاوکات پێویستی بە ڕوانین و دنیابینیی مۆدێرن هەیە و گەڕانەوەیشی زۆر ئەکادمیە بۆ ئیشوکاری دیزاین بە تایبەتی دیزاین لە بواری ئەندازیاریە بەڵام پێشوازی مامۆستاکانت لە زانکۆ هاوکات وەکو ماستەرەکەت و پێشوازی ناوەندی ئەمریکا بە تایبەتی لە نیوجرسی و لە نیویۆرک چۆن بوو بۆ کارەکان و بۆ پرۆژەکانت؟ وەکو ئاماژەم پێدا بەڕاستی ئەم دەرفەتی کە من لێر بە من درا بۆ من دەرفەتێکی زۆر گەورە بوو وەکو ئێمە ئەو کەسانی کە پەناهەندە لە وڵاتێکی تردا بە تایبەت وڵاتێکی ئەمریکا کە لە مەجای کارکردن مەجالێکی بە تایبەتی لە مەجای ئەندازیاری زۆر منافەسەی تێدایە دەبێت باشترینەکانی خۆت دەرببڕی بە جۆرێک بێ کە لە هاوکارەکانت لە هاوکلاسەکانت لە هەموو کەس بتوانی باشتر بی بۆی بتوانی ئەم دەرفەتانەی کە بۆ کەسێکی کە من یەکەم کچێکم دومین لە شەقەوە هاتووم سێمین باگراوندێکی ئەندازیاریم نەبووە پێشتر ئەمانە هەموو ئەم کێشانە هەموو ئەم شارانە منیان دروست کرد کە زۆر زیاتر لەوە بکەم کە لە توانامدایە زۆر زیاتر هەوڵ بدەم من چەندین شەو هەبووە تا بەیانی من خەریکی فێربوونی پرۆگرام بووم خەریکی فێربوونی سیستەم بووم
بەتایبەتی لە مجالی ئەندازیاری تەواوی ینی حتا ئەگەر من با بڵێن ئەندازیاریم خوێندبا لە کوردستان بەهات بام لێرە ئەندازیارم خوێن بە دەبواە سەر لە نوێ لە هەموو شتێکەوە لە سفرەوە دەست پێ بکەم چون تەواوەند سیستەمێکی زۆر جیاوازە لەبەرەوەی لێرە با بڵێن مەجالی ئەندازیاری بەشێکی گەورەی قانونە بەشی دووهەمی با بڵێن زانستە ساینسە بەشی سێمی هوەر و با بڵێن مەجالە ئەندازیارەکەیەتی بۆ من چەندین شەونخۆنی پێوە بووە هەتا بتوانم بگەم ئەو ئاستەی کە باشتر بم بۆی زیاتر دەرفەتم پێ بدرێ وەکو کەسێکی پەناهەندەیە وەکو ژنێ. پۆشیاخان زۆر سپاس دەکەین بۆ ئەو دەرفەتەی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس. پاش کودەتاکەی 2016 تورکیا دەسەڵاتدارانی ئەو وڵاتە چەندین ناوەندی هونەری و چاپخانە و سەنتەری فەرهەنگەکانیان داخست هاوکات پەیمانگای مۆسیقی جگەرخوێن و ئارامتیگران لە ئامەد داخران بەڵام ئەم سنتەری داهێنانی میوزیکە دامەزرا 4 ساڵە زیاد لە 4,000 کچ و کوڕی مناڵ و تازە لاویان پێگەیاندووە سەرباری ئاڵنگاری و ئاستەنگەکانی بەردەمیان بەڵام بەڕوحیەت و ئومێدێکی گەورەوە موزیک دەخوێن و بە گەشتبینێکی پڕژیانەوە گۆرانی دەڵێن خەتی جانفەرقین بۆ زایاڵە میوانی ئەو سنتەری میوزیکە بوو. Di dema rewşa warte de piştî qayûmdan ser şaredariyan Akademiya Aram Konservatwara Cegerxwîn hate girtin ku bi sedan ciwan û zarok li van dibistanan bi Kurdî perwerdehiya hunerê didîtin. Lê çend mamoste paş tegav neavêtin û senterek ava kirin bi navê Ma Müzik ku li wê derê ji bo zarok û ciwanan bi Kurdî dersa muzîkê didin. Çaremîn sar vegeramê Ma Müzikê li me hemûyan pîroz be. Bi xêr hatin serseran serçavan hatin. Çend roj berê Ma Müzik 4 saliya xwe pîroz kir. Lê di nav 4 salan de çîrokeka serkeftinê avê senterê heye ji ber ku şagirtên ku li wir perwerdebûn neha mamostene û ew zarokan perwerde dikin. Yek ji damezrînerê senterê Şêrko dibêje ew jî bi vê encamê serbilind. Me hewildam müzîka Kurdî bawayekî akademîk temsîl bikin, em konseran pêşkeş bikin, em perwerdehiya müzîka Kurdî da asteke akademîk de hem bidin zarokan hem bidin ciwanan perwerdekarên müzîka Kurdî bigihînin ku sal û nîvek berê هەواڵین me ku ji vir mezûn bûn aneka vay li ma müzîkê perwerdekarin ger ku îro em 27 kes li vir dixebitin 23 ciwan mezûnên akademiya me ne û ev ji bo me ciyê şanaziyê em pê serbilindin. Sariya jî yek ji xwendekara ku bûye mamosteya Ma Müzik Centerê. Zê heyş sala xebatir müzîkê dimeşînim lê ji zaroketiya min jî te ji ber malbatê. Min li Konservatwara Aram Tigranê dest biya beşa zarokan kir, li wê derê min berdewam kir. Piştî 4 salan ez derbasî akademiya mezinan bûm û niha jî li wê derê berdewam dikim. Li piştî rewşekê hîn ciyê me hatin girtin, me ciyekî din ava kir û niha ciyê ku herî dawî me ava kir, me hîn jî em li wê derê xebatên xwe dimeşînin û xebatên xwe bi rêve dibin. Bi nav 4 salan de dersanin nêzî 4,000 zarokên Kurd. Xebatir me betir şu li ser müzîkê diçin, li ser hunerê diçin. Pênc salî jî hene, ji pênc salî û berjortir jî hene xebatên me dimeşînin. Piştî 4 salan ez mezûn bûm, êdî dibe me biryarek bida û me hîn li ser hîn beşan xwe pêş ve bixista. Beşên ku niha min diyar kirine piyano û dengbêjî ye li ser van ez xwe pêş ve dixim û xebatên xwe li ser van dimeşînim. Di dema pandemiyê de jî bi konsertên onlineê müzisyenên Ma Müzikî xizmetek xweş dan ji bo çand û zimanê Kurdî. Projeyên me hene projeyên me li ser odaya dazirganiyê niha berdewam dikin konserên me Amîdayê.
yani yekemenya ser licem hasuniye bu şuha melve dere xabatin xwe berdam kirin û piştî wê li zerzevanê jî min ez derketimin pêşkêşkir konser. هێلین ji tetwaneye her saliya xwe virdat na muzîkê de ye. Ew jî weka xwendekar hatiye lê niha yek ji endama koreya jinan ama muzîkê jî. Ew jî bi van gotinan giringiya muzîkê ji bo jiyana xwe rave dike. Ez amûrê didim nasîn, ez şagirtê me hinin lê aliyê aranjeyê de jî xwe dixwazim pêş bixim. Yani fikra me wisa ku her tim hewce em ji bo zanînên ya muzîkê ya hunerê em birçî bibin. Ez ê her tim şagirt bim û ez ê fêr bibim di alî muzîkê her tiştê jî dixwazim bizanim û pêşerojê aranjeyek yan ji müzisyenek baş bibim. Hêviya me ev e. Xecican Farqîn, Deng Amerîka, Amed. هەڵەبجە تەنها سمبڵی کۆمەڵکوژی و کارەسات نییە، بەڵکو شاری میوزیک و هونەر و کۆشە شارستانی جوانەکانیشە. دەستەیەک گەنجی میوزیکژەن و دەنگخۆشی هەڵەبجە و سلێمانی لە چوارچێوەی پرۆژەی بە کولتورکردنی کۆنسێرتی ساڵانەدا هەمیان بە ئەکادیمی مۆسیقا دەخوێن و بە هیوایەکی گەورەوە هەنگاو دەنێن. گروپی میوزیکی میرازن لە پرۆژەی بە کەلتورکردنی کۆنسێرتی ساڵانەیاندا چەمبەر ئۆرکێسترای لاوانی شاریان پێشکەش کرد. عباسی کەمەندی و حسێنی شەریفی بوونە سەنتەری یادەکەیان و هەمووان لەگەڵ سۆلۆژانەکان و دەنگی ڕابەر ئاوێتە بوون. ئێمە وەکو گروپی میراز ساڵانە هەڵەسین بە یادکردنەوەی کۆمەڵێ لە هونەرمەندان، ینی هونەرمەندانی کلاسیکی کوردی ئەتوانین بڵێن هەر ساڵە و گۆرانی بێژێک یاد دەکەینەوە، دەستکاری مۆسیقەکانیەکەین دووبارە داڕشتنەوەکەین بۆ مۆسیقەکانی، بەڵام هەوڵ ئەین بۆنی گۆرانی ئەسلەکانی خۆی لێبێت تامی هونەرمەندەکە خۆی بە ئێمە هەوڵی خۆمانین. ئەوان ژمارەیە گەنجن هەموو ساڵێک یادی هونەرمەندەکان بەرزڕادەگرن، کوڕان و کچان پێکەوە بەشدار دەبن. ئەوان دەڵێن میوزیک جیاوازی ڕەگەزی تێدا نییە. ڕۆژانە تەمرینی خۆمانەکەین، نزیکەی ماوەی مانگێکی ئێمە دەستمان کردووە بە تەمرین بۆ ئەم ئیشەمان کە بۆ یادی دوو هونەرمەندی گەورەی گەلەکەمان بوو، عەباسی کەمەندی، حسێنی شەریفی. شاد حەیدەر هەرچەندە ئێستا خوێنکارە، بە تواناکان و مامەڵەکردن لەگەڵ گروپەکە بۆ بوویە جێگەی تێڕامانی ئامادەبووان. ئەوان دەڵێن یاد و یادەوەری هونەرمەندەکانمان بەرز ڕادەگرین. خوێندکاری کۆلێژ هونەر جوانەکانم بەشی موزیک لقی ئاوازدانان کە ئێمە گروپێکی بچووکمانەیە لە هەڵەبجە، گروپی میراز کە پێکاتین لە چەندەندامێک و ساڵانەی یادی هونەرمەندەکانەکەینەوە. ئەم ساڵ هەڵماژا بە شێوازێکی جیاواز بێ، بە شێوازێکی ئۆرکسترای دەکەین کە بە هاوکاری ژەنیارانی سلێمانی تقریبەن 16 ژەنیارمان کە سلێمانیەوە هێناوە. گەنجەکان هەر یەکێکیان دانیشتووی پارێزگایەکن، هەندێکیشیان لە دەرەوەی وڵاتن، بەڵام ساڵانە دێنەوە و خۆیان ئامادە دەکەن بۆ ئەم پرۆژە کەلتوریە. ئەم ساڵ سێم ساڵی بوو کە ئەنجامدرا و لە شاری هەڵەبجەی خۆشەویستە و ئاماژەی بە کلتورکردنی موزیک و کۆنسێرتە لە شاری هەڵەبجەیە. ئەم ساڵ بە هاوبەشی لەگەڵ گروپی میرازە ئێمە ئەومان کە خۆیان گروپی میراز هەڵەسن بە ئەنجامدانی ئەم کۆنسێرتە. ڕوانگەیەکی زۆر ڕوونەوە لیانە ڕوانم و بێگومان ئەکرێت ڕۆژ لە دوای ڕۆژ هەرواکە کارمان لەسەر ئەوە بۆکە ئەندام بە ئەندامی ئەم گروپە هەرواکە جیاوازی نابینم لە بینی کوردەکانی شارەکان و شارەچەکان و تەنانە چوارپارچەی کوردستانیشە، بەڵام کارمان لەسەرەوە بۆکە دانە بەدانێ ئەندامەکانی ئەم گروپەمان بکەین بە خەڵکی ناوچەکە.
تا درنگانێک مۆسیقا و گۆرانی تێکەڵ بە شادی و خۆشی کچان و کوڕانی هەڵەبجە بوو دواتریش هەمووان چوونە بەردەم ستەیج و دەستخۆشیان لە گروپی میراس کرد و هیوایان خواست لە ساڵانی داهاتوودا هونەرمەندەکانی دیکەش یاد بکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئەم خانمە هونەرمەندە بە شێواز و تەرزێکی جیاواز نیگار دەکێشێت. سەنگی خسۆتە سەر کێشانی نیگاری خانمان. بەهۆی نیگارەکانیەوە چەند ساڵێک لەمەوبەر لە زانکۆی گەرمیان ڕێگری لێکرا لە بەشداریکردن لە پیشانگایەکی هونەریدا بەهۆی شێوازی ئیرۆتیشی نیگارەکانیەوە، بەڵام سەرباری ئاڵنگاری و ئاستەنگەکانی بەردەمی بە هیوا و ئومێدێکی گەورەوە بەردەوامە. سەر ڕایسەختی و ئاڵنگاریەکانی بەردەمی وەکو خانمێکی هونەرمەند ئەو دەستی هەڵ نەگرتووە لە کاری وێنەکێشان و هێشتا بەردەوامە. بێریڤان وێنەکێشێکی گەنجی شاری کەلارە و ژن وەک هێمایەک لە زۆرینەی کارە هونەریەکانیدا ڕەنگ دەداتەوە. ئەو تووشی لەمپەر و سەختی زۆر بووەتەوە بەهۆی هونەرەکەیەوە، بەڵام هیچ یەکێک لەو سەختیانە نەیانتوانیوە ڕای بگرن و بەردەوامە لە وێنەکێشان. سەرەتای کاری وێنەکێشان بۆ من ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی 2015. ئەو کاتە سەرنجاری سنتەری گەنجانم ئەکرد و لە بەشی شێوەکاری دەستم پێکرد و لە ساڵی 2017 چوومە پەیمانگای هونەرە جوانەکەم. چەند ساڵێک پێش ئێستا و لە میانەی پێشانگایەکی هونەری زانکۆی گەرمیان، بێریڤان و چەند هاوڕێیەکی ڕێگریان لێکرا لەوەی چەند کارێکی هونەریان نمایش بکەن بەهۆی ئەوەی هونەری ئیرۆتیکیان لەخۆ گرت بوو. لە ساڵی 2018 بەشدار بووی لە پێشانگایەکی هاوبەشە، منیشێکێ بووم لەو بەشدار بووانە لە زانکۆی گەرمیان بوو. ئێمە سێ هاوڕێ بووین، لەوحەی ئیرۆتیکمان هەبوو. من خاوەنی دوو لەو تابلۆیانم، تابلۆکان ڕاوزکرا. ئەو ڕێگریە کۆتایی سەختیەکە نەبووە، بەڵکو لە دوای ئەوە بە چەندین شێوە ڕوبەڕووی هەڕەشە بووەتەوە، بەڵام ئەو ئامادە نەبووە کۆڵ بدات و هێشتاش بەردەوامە. بەڕای من لە کۆمەڵگای ئێمە ئیشکردن زۆر قورسە، بە تایبەت بۆ ئافرەت. من خۆم یەکێکم لەوانە کە دوای ئەوەش لەوحەکان ڕابستکرا، ئەوانە ڕوبەڕووی کۆمەڵە کێشە بوومەوە، لەوانە کۆمەڵگا چی لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆیەکانەوە بێت، چی لە هەر لە ڕێگەیەکەوە بێ ڕوبەڕووی هەڕەشە بووینەوە. ئێمە مەترسیەک دروست بوو لەسەر ژیانمان کە ئەوە بوو بە جۆرێک ئایانویست ئیتر ئێمە دابڕێن و ئیش نەکەین، بەڵام ئێمە خۆشبەختانەوە تا ئێشتا بەردەوامین. من خۆم لە دوای ئەوەش بەشداری چەندین پێشانگام کردووە لە عێراق و لە کوردستان. لە کارە هونەریەکانیدا بێریڤان تیشکی خستووەتە سەر ژن و بەخەستی لە تابلۆکانیدا ڕەنگیان داوەتەوە. ئەویش هۆکارەکەی بۆ پەراوێزخستنی ژنان لە کۆمەلگادا دەگەڕێنێتەوە. بە تایبەتی ئافرەت لە وڵاتی خۆمانە هەستەکەین پەراوێز خراوە و یان ئەوەیە کەمتر گرنگی پێدرێ لە بوارەکانە، بۆیە منیش ئەمەوێ لەم ڕێگەوە هەم ئازارەکانیان و هەم خۆشبەختیەکانیان بگەێنم. خۆشەویستی ئەو بۆ کارەکەی پشتگیری خێزانەکەی و بڕوا بەخۆبوونی بێریڤان وای لێکردووە بەردەوام بێت و گوێ بەو هەڕەشە و لەمپەرانە نەدات کە فشاریان دەخستە سەر تاکو و بەردەوام نەبێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار. سەدان کەس کە ڤاکسینی دژی کۆڤیدیان وەرگرتووە لە تەل ئەبیب لەگەڵ گروپێکی مۆزیکدا کۆنسێرتێکی جیاواز ساز دەکەن بۆ پشتیوانیکردنی ڤاکسین وەرگرتن دژی کۆڤید-19 و هاوکات گەڕانەوە بۆ ژیانی ئاسایی. ئیسرائیل ji bo xelkê bajêrê Tel Aviv yên ku vaksîna COVID-19 wergirtîn konsertan digerîn. Li roja aynî sedan kesên vaksîn wergirtîn li yarîgeha Tapapeya bajêrê Tel Aviv beşdarî êkem konsert bûn ku êk ji çar konsertan e ji layê bajêrvaniyê ve hatîne rêkxistin wekî sivikirnek ji bo qedexeyan. Pênc sed beşdar bûyan mesk li ber xwe kirbûn û li kursiyên navarastên yarîgehê rênişte bûn ya ku cihêstî hezar kesan diket. دا کو بەشداری کۆنسێرتە هونەرمەند ئیسرائیلی ستێرا پۆپ لڤری لیدر بکەن. ئەم ئەڤرۆ هاتنە vêrê da ku beşdarî ahenga Avery Leader bikin piştî salekê ji nepêşkêşkirina ahengan. Ez gelekî kêfxweşim û çaverê ahengê me û ez hîvî dikim ku ev e destpêkek bît û em bişên bû jiyana xwe ya asayî vegerîn. Ev ji destpêkirina belavkirina vaksîna vayrûsê koronal heyva 12 Piterînî ve hejmara xelkê bajêrê Tel Aviv 1.9 milyon kesin
ڤاکسینên hatîne pêşniyarkirin ji layê Pfizer-BioNTech ve wergirtîne. اسرائیل دوباره واکسیناسیون دا پشنگی جهان دکد. جبر کو باراپترا خلکی و واکسین ورگرتیه. پشتی ساله که جه کووید 19 و لدوماهیه ام دشه این سازکارین خو ین کلتوری و ین دمبراندنه وکین. و افرو لباجار تلاویف ام هجماره که کنسرتان دگیرین. لهیوا دو اسرائیل دست به سفکرنا قدقه آنکرن پشتی گرتناسیه. جوی دمی وره هیدی دکانên biçîk cêm melevangeh û hotel û avahiyên kulturî hatine vekirin. Li zivrîne ve bûjiyana asayî, bi tinê ji bo wan kesane yên her du vaksîn wergirtîn. Dibin plana dibêjnê baca kesek. من vaksîna wergirtî piştî heyvekê min ya duê wergirt. Ez spasdarim ku hatime vêrê demet xwe ji borînim. İsraîl ji bo danana vaksîna COVID-19 pêşengiya cîhanê diket. Tanûke li İsraîlê piterî 796,000 kesan bi vîrusa korona ketîne, di gel mirina piterî 5,800 kesan. ژمارەیەک لە شاخەوانە بەنێوبانگەکانی ئیتالیا لە ناوەڕاستی شارەکەدا لە گۆڕەپانی شاخەوانی دەستکرد ڕاک ماستەر لە ئارکۆ بۆ یەکەم جار لەوێ ڕاهێنان دەکەن بۆ پاڵەوانێتی یاریە ئۆلۆمپیەکان لە کاتێکدا سیان لە ئیتاڵیەکان شیاون بۆ بەشداریکردن لە ئۆلۆمپیاتی تۆکیۆی 2021دا. بۆ یەکەم جار لە مێژووی یاریەکانی ئۆلۆمپیاد یاری بە سەرکەوتن دەخرێتە لیستی وەرزشەکانەوە. تیمی وەرزشی بە سەرکەوتنی ئیتاڵی ئارکۆ لێرەدا ئامادەکاری دەکەن بۆ بەشداریکردن لە ئۆلۆمپیاری تۆکیۆ. تیمەکان بە خۆشحاڵی و بە جۆش و خڕۆشەوە ئامادەکاری دەکەن و هیواخوازن سەرکەوتن بەدەست بێنن. وەرزشی بە سەرکەوتن لە ئۆلۆمپیاد زۆر گرینگە و شتێکی تازەیە. وەرزشێکی جیاوازە و هەندەری خۆی هەیە. پێم وایە شتێکی باشە. وەرزشی بە سەرکەوتن یاخود کلایمینگ یەکێکە لە وەرزشەکانی جیمناستیکی. دوای هەوڵێکی زۆری تیمەکانی ئەم وەرزشە لە سەرانسەری جیهاندا توانرا بۆ یەکەمین جار بەشداری لە ئۆلۆمپیادی تۆکیۆدا بکات. بەڕاستی وەرزشی بە سەرکەوتن شتێکی جیاوازە بە بەشداریکردنی لە یاریەکانی ئۆلۆمپیاد هەستێکی خۆشمان پێدەبەخشێت. ئەم جۆرە وەرزشە زۆر نایابە هیوادارم بتوانین بە خەونەکانمان بگەین. هەوادارانی ئەم وەرزشە خۆشحاڵ و بەجۆشن بۆ بینینی ئەستێرەکانیان لە ئۆلۆمپیاری ئەم ساڵی تۆکیۆدا کەوا بڕیارە لە مانگی حوتی ئەم ساڵ لە تۆکیۆ بەڕێوە بچێت. ڕۆماننووس و ڕۆژنامەوانی ئەمریکی ئێرنس هەمەنگوای دەڵێت من حەز دەکەم گوێ بگرم. من زۆر فێر بووم لە ڕێی گوێگرتن بە بایەخەوە. زۆربەی خەڵک هەرگیز گوێ ناگرن تا زایەڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان و کوردستان ماڵاوە.